یەکەم جار نییە تورکیا هێرشی داگیرکاری بۆ سەر باشووری کوردستانەوە و ناوچە و چیا و هەرێمانە ئەکا و دەستی پێ کردو و بەردەوام بووە کە بۆ سەر بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان هێزەکانی پاراستنی گەل و بۆ سەر باشووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە سەروەری خاک و با بڵێن سیادەی هەرێمی کوردستانی تێکشکاندووە. لە ڕاستیە وەکو هەر جارێکی تریش لە بەرەوەی بنەمای ئەم پرۆسە بنەمایەکی پوچەڵە و پشت بە حەق نابەسێ و بنەمایەکی تۆکمەی نییە و پرسەکە لەسەر پرسی داگیرکاری و ڕەتکردنەوەی شوناس و کۆتایی هێنان بە هێزێکی شۆڕژگێڕی هەبوو بۆ وەک هەموو جارەکانی تر ئەم ئۆپەراسیۆنە یاخود باڵام ئەم هێرشە داگیرکاریش سەرکەوتوو نابێ و لە ڕاستیە ئەم هێرشە داگیرکاری مەترسی زۆر گەورەی هەیە لەسەر سەروەری هەرێمی کوردستان، لەسەر لاوازکردنی دەسەڵاتی سیاسی ئابووری و یاسایی هەرێمی کوردستان لەلایەکی ترشەوە زیانی زۆر گەورە ئەگەنێ بە ژینگەی کوردستان و پێوترە جینۆسایدی ژینگەی لە بابەتی زانستی سیاسی و ئەوانە و ئەبێتە هۆی ئەوەی کە با بڵێن هێزێکی شۆڕژگەڕی هێزێکی ئازادی خوازی وەکو پەکەکە هێزەکانی پاراستنی گەل ڕوبەڕووی مەترسی زۆر گەونە ئەبنە و وزەیەکی زۆر سەرفەکەن و گەریلایان لێ شەی دەکرێەوە تواناکانیان لە چۆرچەوێکی دیاریکراوە لە قاڵ بەدرێ و لەلایەک ترشەوە پێشێلکاریەکە کە ئینسانی کوردی تیا ئاکوژدێ کۆمەڵکوژی تیا ئەکرێ ئەم کۆمەڵکوژیانە لە یاسایی نێودەوڵەتیە با بڵێن قەدەغا کراوە بەڵام تورکیا گوێ بەم یاسایانە نادا و هەرێمی کوردستانیش لە ئێستا هێزێکی واهی نییە با بڵێن ڕوبەڕووی سوپای داگیرکاری تورکیا بێتەوە. بەڵام بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانە بۆ ئەوی بزوتنەوە ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە باکووری کوردستان و لە پارچەکانی تریش بەهێز بێ و ئەم هێرشە داگیرکاریانە هی تورکیا ئێرانیایی هێرێزێکی تر بێ کۆتایی نەیە و بەردەوام بێ پێویستی بە یەکگرتووی هەیە، پێویستی بە خەباتێکی هاوبەش هەیە، پێویستی بەوە هەیە هێزە سیاسیەکان هێزە کوردەکان لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان و هەموو ئەو هێزە کوردیانەی کە هەن یەکگرتوو بن خیانەت لە یەک نەکەن و ببنە هۆکاری ئەوەی سەرکەوتوو ببنە هۆکاری ئەوەی هێرشەکانی سوپا داگیرکاریەکانی وڵاتانی داگیرکاری کوردستان تێک بشکێ و بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە باکووری کوردستان و لە بەشەکانی تری کوردستانیش ئامانجەکانی بەدی بهێنێ کە بەدەستێنانی مافە کولتورەکانە مافە سیاسیەکانە و وەرگرتنەوەی ئەو مافانەیە کە بە درێژای سەدان ساڵە داگیرکەرەکانی تورکیا و هێزێکی داگیرکەر و تورکیا لە ئێمە بردووە لە ئێمە دزیەوە مافەکانمان وەربگرینەوە بۆیە گرنتی بەدەستێ گرنتی شکستی هێرشە داگیرکاریەکانی تورکیا و سەرکەوتنی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان با بڵێن یەکگرتوویە و یەکخەباتی و ئەکستراتیژیە. هەر هێزێکی کوردی لە هەر پارچەیەکی کوردستانە ڕوبەڕووی مەترسی بێتەوە و هەر هێزێکی تریش هاوکاری دوژمنەکان کە بۆ ئەم هێزە لە ناو ببرێ یاخود لاواز بکرێ یاخود تێک بشکێنرێ ئەمە خیانەتە هیچ شتێکی تر هەڵناگرێ بۆیە دوور لەوەی ئەم بابەتی خیانەتە قوڵ بکرێتەوە لە ئێستا کە مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر هەرێمەکانی پاراستنی مەدیا پێویستە ئەم هێزانە استراتیجێکدا بنن بە یەکگرتووی بۆ ڕوبەڕبوونەوەی هێرشی داگیرکاری تورکیا لە ئێستاە ئەوەندەی قسە پێویستە لەسەر یەکگرتووی بکرێ لەسەر یەکگوتاری بکرێ لەسەر یەک استراتیژی بکرێ پێویستە بۆ بەڕای من پێویستە قسە لەسەر هیچ شتێکی تر نەکرێ چونکە گرنتی سەرکەوتنی کورد و هەر هێزێکی تری وەکو پەکەکە یا هەرێمی کوردستان یا لە ڕۆژاوە و با بڵێن بەڕێوەبەرێتی خۆسەر لە ڕۆژاوی کوردستان یەکگرتوویە پێویستە هەوڵەکان چڕ بکرێت بۆ یەکگرتووی بین ئەکستراتیژ بین بۆ ئەوەی زاڵ بین بەسەر ئەم مەترسیانەی کە لەسەر کورد بە شێوەیەکی دروست بوو.